بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله ومن والاه زۆر خۆشحاڵین بە خێراتنی مامۆستایان و قوتابیانی بەڕێز دەکەین لە سیمینارێکی زانستیدا هیوادارین سود و کەلکی هەبی لە هەمووتان ئینشاءالله. بابەتەکەمان تەکنیکی زانستیانەی ددان شوشتن. زۆرێک لە ئێمە دانمان دەشۆین بەخۆم زۆر لە سەفەر و یان لە میوانداری دەستووە ببین کە دەبینم یەکێک داین دەشوە بە شێوێکی ناڕێک و نازانستیانە حەز دەکەم ینی ئەو حەقی پێ نادا کە دانشوشتنە. دیارە دکتۆرە بەڕێزەکانیش دکتۆری ئاسنان هەر دەرێندانتان بشۆن ینی شێوەکەی نارێ زۆرمان دەبینین کە دەسێت دکتۆری دانی دەدان دەشۆ دەرێ بەڵام شێوەکەی زۆر گرنگە شێوەی شوشتنەکەی چونکە زۆربەی بە نازانستیە تەسەوڕ دەکەم ینی 1990 بەو شێوەیەکە عەشوایی دەشوە لەو سەیری واتە ئەو سەری ئیسفادە ناکە. ئازا هیوادارین ئەو بابەتەمان هەبژار بابەتێکی ڕۆژانە لە گەرمانە زۆر پێویستە کە حەق خۆی پێ بدەین. هەنگاوە زانستەکانی ددانشوشتن دیارە هەشتێک کە بە زانستی بیکەی چەند هەنگاو و چەند ڕێگەیەکی هەیە بۆ ئەوەی کە حەق خۆی پێ بدەیت. دیارە ماوەی ددانشوشتن زۆر لە دکتۆرەکانی پسپۆری ددان ماوەکەیان دیاری کردیا کە ئاخر کەمەکەی نابی لە 2 دقە کەمتر بی. هەندێک دین هەتا 15 دقەش هەنی ئەو هەم بیستە 5 دقە زۆر باشە نۆرمەڵە زۆر باشە بەڵام هەندێک دێن ینی حەق خۆی 2 دقە 3 دقە کەمتر بی ئەوە دانشوشتن نییە بە شێوە زانستەکەی ئەگە عەشوایی بی 10 دقەش بشۆی هیچ ئیسفادەی نییە یعنی 10 دقە بشۆی بە عەشوایی هیچ ئیسفادەی نییە بە زانستی 2 دقە دەتانی حەق خۆی پێ بدەیت یان 3 دقە یان 5 دقە ئەوە شێوەیەکەیە. دیارە ئەو ڕێگەیانی کە دەکتێت بەرانی یەکەم خطوە چ دەکەی یەکەم هەنگاو دەگی دەوێت چییە؟ دیارە پێش هەموو شتێک کە تو دان دەشەی لە پێش دەستت لە شتیدایە هەونیە لە کۆنتڕۆلیدایە سەرت خوراندیە قەلبت خوراندیە شوێنێک یان دەست لێدایە مەفروزەی یەکەم شت دەستمان بشۆین پێش دۆی دەست لە فرچە و مەعجونەکە دەین. دیارە شوێنی هەرگرتنی فرچە و مەعجونیش ینی بە زۆر ینی زۆر لە مەڵێنتم لە حەمامەیە ئەوە زۆر هەڵەیە چی حەمام پڕی میکرۆبە نابی لە حەمامی دەبینین ینی ئەوە لە حەمامی دەهەندرایە دەست لێوە دەشوە حتى حەمامەکەش خاوێن بی بەس ئەو هەموو شتێک تو چشی لێ دەکەی لێوی کۆ دەبتەوە تەڕەسوب دەکات ئاڕەقی دەکات دێتە خوارێ ینی باش نییە بەڕاستی. یەکەم شت دەست بشۆی دەستت نەشۆی ئەتوو ئەو فرچەی دەست دێدەی ئەو مەعجونەی دەست دێدەی ئەوە بەناڕێشیە. یەکەم شت فرچەکە هەیە بە هێشتی هەڕاز مەعجون لەسەر دەکات ئەمە خۆم دیتم ئەو غەڵەتە زۆر پێویستە فرچەکە بشۆین ینی پڕیکەین جوان ئینجا مەعجون لەسەر بکەین بە شێوەیەک مەعجونەکە دانێن کە لێوی مەعجونەکەی بەر فرچەکە نەکەوی یعنی لە دیوی ناوی لە بۆ دەرێ یعنی فرچەکە دادەنێ ئەو مەعجونەکە لەسەر دادەنێ نابی پێیکەوی یعنی بە شێوەیەک دادەنێ لە کۆتایی ڕاست بینە خوارێ یعنی خەرخەراشکە تەواو یعنی مەعجونەکە بەربیتەوە بە شێوەک نەک ئاهابەکەی خوب مەعجونەکەی چۆن لەوانەیە لە ماڵەکی لەوانەیە مەعجونێک سێسا کەس پێ بشوە ئەو کە ئیلتیهابی دانی دەگوازێتەوە ئەوە ڕێگایەکە لە گواستنەوەی ئیلتیهاب ئەتوو بەکاردێنی ماڵی بەکاردێنن خێزانت یان کزت کوڕت لە ماڵی بەکاردێنن یان برات خوشکت بەکاردێنی دەگوازێتەوە لێی یەک مەعجون دەشیت مەعجون هەندە نابی لەسەرکەی هەیە دیتمەوە زۆر لەسەر دەکا ئەوە دەبی زۆر ئەگەر بیسیبتان فیلمێکی ئەوەی هەیە عنی زۆر بەزانستی هەستن لە کۆمیدیشە مستەر بینی بەیانێکی لە خەیانەتی مستەر بین کاتەکە زۆر درەنگە بوویتە دوای ساعت 8 دەبی دانیشی بشوە بستە دەوامیش لە ناو ساری داین دەشوە لە ناو ساری نازم دیتانیانە بۆ خۆم دیتم لە ناو ساری داین دەشوە بەڵام بە عیلمیش باخڕکەدەی لەبەرەوەی ئاو لەدەی وەرناکە ئەوە هەر غەڵەت هەتا ئێستا هەنی یەک 2 دۆترم دیتەوە قسەی بکە لە کوردستان کەس باز ناکە چێتوم دوای بازەکەین ڕێگایەکان لۆچیا یعنی مستەر بێن لە ناو ساری لێ دەخوری بەلاقی دانیشی دەشوە بەزانستیشە یعنی بە کۆمیدیشە هەر لە شتێکی جوانە بەڕاستی بە خۆم دیتم. ئەو ئاوای بەکاری دێنین زۆر گرنگە ئاوەکە نەگەرمبی نەسارد هەیە دەچی ئاوی ساسات ئێوە بەدان دەکەوی ئێوە دەمای تێدایە دەتەزی ئاوی گەرمیش هەر خراپە کەواتە ئاوەک بی نەگەرمبی نەسارد مەیلۆشی تێنبی باشە تاقیم کراوی باشتریش زۆر هەڵەیە بەڕاستی ئاوی گەرم یان سارد بەکاربینی دستانە بڕۆ ئاوی گەرم کە بەکاربینێ هاوینە ئاوی گەرمی بەرهاتاوی بەکاردێنی ئەوش خراپە ڕۆژی لێدایە ئەوش باش نییە.
پێشتر بە هیچی ئەو بە هیچی گوتمان فلسەکە نایی بەکاربێت دووش دەویستمان بە هیچیار خراپە دەبێت ئاو لە دەو وەرکەی بەڕاستی هەچەندە دکتۆرەکان زۆر باسەوەی دەکەن کە ئاو لە دەو وەرکردن هەموو پاشخواردنەشی ینی ڕێیان وایە دێن 150 نەخۆشیەکان و دانیشتخایان دەکاتەوە زۆر گرنگە بەڕاستی لێش لە فرموودە هاتیکە لە کاتی دەستنوێش وا چاکە لە 3 کەمتر نەبێ ئاو دەوی وەرکەی زۆر گرنگە زۆر یعنی ئەوە شەشی گرنگە لە ئیسلامی ئیجتیماعی پێدرایە کەواتە ئاو لە دەما وەرەکەین یەکەم جار یەکەم شوێن کە دەستی پێ بکەین لە ددان شوشتن بەشی پێشەوە لای سەرێ بەشی پێشەوە لای سەرێ لە ڕەجی ددان لۆ خوارێ لە ڕەجی ددان لە خوارێ یعنی لە پدوو لۆ خوارێ وەکو نمونە بینەوە شانەی برێن ئەوەی پرزداهێنانی ونیە کەسمان نەدیت یعنی لێ پرسەکەی لۆ فلۆ پێستی بادن نابی دەبی لە ڕێگەکەی ینی ڕێکەی لۆ خوارێ هەتا دابێت و ئەو چرکەی پێوە بێتە خوارێ حینی ددانیش حین شێوەیە ینی وەکو داهێنانی سەرمان پرسمان ئەو شێوە ئەوی دەکەن لە پدوەکەی لە بۆ دیوی دەرێ ینی ئەوە ددانە ئەو هاالە بازنەکانیش ینی بازەکەن ئێستا نەک لە هابڕۆی بڕۆی ئێستا فایلی ڤیدیۆ پیشاندین دوایە کە هەڵەکان چێ و ئەوی زانستەکەش چیە ئەو هەڵەیە زۆر ئەوە هەر تێک پێشی دەیت هەر نەشۆی باشرا ئەو هاالە بەجوولە 5 لەسەر یەک 1 2 3 4 5 ئێرە تەواو نایبێ سەرجارشکە کە هاتیەوە سەرێ چرکەشکە دێتەوە سەرێ بەو شێوەیە بەشی پێشەوە لە پدوو لە سەرێ فلسە زۆر گرنگە هەڵبژارنی فلسە زۆر گرنگە بەڕاستی نەنەرم بی زۆر کە ئیسفادە نەکەی نە زۆر ڕقش بی برینداریکە چونکە فلسە هەیە پدووی بریندارەکە دکتۆرەکانی دانی دێن ددان هەن مهم نیە ئەوەندەی پدوو میمە ئەوەندەی پدوو میمە خۆی دان هەیە ساغە بڕۆ پدووی نەخۆشە هیچ ئیسفادەی نییە یعنی دەبی گرنگی یەکەم بە پدومان بدەین ئەو جا بە ددانمان گرنگکە پدووە چونکە پدوو ئەو ددانە ناوە دوو بەشی دنا پدوویە بەشێک لە دەرەیە کەواتە ئەگەر پدوومان ناساغ بوو ئەو کاتە بەدانی ساغبی ئیسفادەی هیچ خەڕات لە خۆی دان هەیە ساغە دەلاقی لەوەی پدووەکە نەخۆشە کەواتە زۆر میمە لە بەشی پێشەوە لۆ خوارێ یەکەم جار ئەوە 5 جوولە پاشان دێ تەنیشتەکەی عینی 5 جوولە ئەوە دا دوایە دەچێت ئاخری 5 جوولە 1 2 3 4 5 ئەو لایەتەوە دێ ئەو لایە هەنجتە ئەو بەشی پێشەوە دیوی دەرەمان خلاص کرد هەمان شوشتنی دیوی ناوەی ددانیشت ینی پێشەوە مەکوو کرد بەڵام ئەم جارە لە ڕەجی ددان بۆ سەرەوە بەعکسیوی ینی فرسەکەی دەبێنێ ناو دەومان ئەوە 1 2 3 4 5 ئەوەی جارێک عین دەچێت ئەو لاتریش 1 2 3 4 5 سەری فرسەکەی لە پدووی دەبۆ دانی سەرێ ناوی زۆر زەختی لێ بکەی پدوو بریندارکە بەڵام وا چاکە لۆ سەری ئەوزار لۆ سەری وبی ئەو چرکە هەم لە پێشەوە هەم لە دیوینەوە لۆ سەردانی بێتن لۆ سەردانی بێتن کەواتە ئەوە حینی لە ڕەجی دان لۆ سەری ئەوە دیوی زۆرشمان تەواو کرد پاشان نیویدان ئەمجارە لە ڕەجدان بۆ سەرەوە پاشان ڕووی پێشەوە چێمە فرسەکە ناخەوێتە ئەوی پێشەوە بێن بڕەر کەم بڕەر چێن دان چەند بەشە پێکاتیە بڕەرە کەلبەیە ونیە خڕەیە واروەها ئەوەش ئەو پانەکە مەسەڵەن ناوەکەم بیستم چار بەشە ئەوی دەیهاڕی لێ زۆرێش هەنی فرسەکە لێ فرسەکەی کۆتایی فرسەکەی لە دانمانەوە ئەز ئەوها دەکەین ینی ئەوهالە بەس لێ دەست پێ دەکەی ئەوها 1 2 3 4 5 خلاص کۆتایی نایەوە سەری بێوە سەری چکە دەگەڕێتەوە ینی ئەویش وایە بە یەکەوە لەو جێکە ناخەوێ لە دیوی ژۆرێ 1 2 3 4 ئەوها دەچێت پێشەوە تەنیشتی ڕاست بە 2 جار هەر جارێ 5 جوولە بۆ خوارەوە باسمان کرد تازە تەنیشتی ڕاست یعنی هەموو 5 جوولە یعنی لە یەک شوێن 5 جار ئەوها دەکەی نابی ببتە بێن لێرە 2 جاری بکەی یان 10 جاری بکەی بیست ئەوی بکەی 1 جاری بکەی هەرێکە 5 وبی هاوسەنگ بی دیارە ددانیش بەخۆی 2 بەشە ددانی شیریمان هەیە وەکو پرسیارێک بیکەین باشە بزانین ددانی شیری چەند دانە چێ دەزانی ددانی شیری چەند دانە بەرجێ نەخیر بێدەبە نەخیر دەی نەخیر دەی نەخیر نازانم مەکتتەبێت تاقینێت چەند دانە
سەر باوە سەر بێ دەک چێ بگوتی بیست وەرە تەوا دەست خوش وەرە بیست ددانە باشە بابە دانی شیری بیست ددانە هەمیشەیش هەمووتان دەزانەوە نییە 32 تا ددانی شیری بخۆی لە حەفمانجی منداڵ دەست پێ دەکا لە 6 ساڵی دەست بەکەوتن دەکا لە 12 کۆتایی دێ باشە هەدێکت دەینێ فەر لە 12 ساڵی کۆتایی پێ دێ لە 6 ساڵی دەست بەکەوتن دەکا هەنا دانی 7 ساڵی کەوتیە منداڵ ئەو شتە هەیە لە کوردەواری باشە ئەوە دانی شیریە 20 دانی هەمیشەیی 32 دانە باشە یعنی لە 12 لۆ ئەولای کەم هەیە دان بێتەوە کۆتایی دێتنەوە لۆ لە شیرەکەی تمان پێ بدەیت تا دانە هەمیشەیەکان بەس ڕێک و بە چاشی بێنەوە هەر ئەوە جوولەی ئەوەی پێش باسمان کە تەنیشتی چەپ بە 2000 هەزارێ 5 جوولە تەنیشتی چەپیش ینی هەر ئەوە 1 2 3 4 5 ئەوە دانی خوارێ سەرمان خلاص کرد خوارێش ینی لە خوارێ ئەو جارە گوتمان ئەوها دەکەی حینی عکس ئەوها 5000 حینی 5000 لە حینیشت لە ژۆرش بۆ دەکەینەوە ئەوە شێوەشکەیە لەسەر خرێلەکان ئەو خرێرانە شێوەی بازنەیی لەسەر فرچەکەدا دەنێن تاوانەوە گوتمان دیوی ژۆرێمان شوشت دیوی ژۆرێ سەرێ خوارێ دیوی دەرێ سەری خوارێمان شوشت زائیدەن دیوی ناوەوەی دانی لای پێشەوە لای سەرێشمان شوشت کۆتاشت لەبەرەوەی هەموو چکەکە دێتن بەرەو سەریدان دێ بەرەو سەریدان لەو کاتەی ستەکەین فلسەکە لە سەری ددان بە شێوەی بازنەیی بازنەی ئەو کانکە هەموو نیوە بازنە بوون ها هەموو نیوە بازنە نیوە بازنە ناوی بازنەی تەواوکەی لە ڕەجیدان لۆ دەرێ نیوە بەڵام ئەو جارە کۆتایی دانشتنیە لەسەر خرێلێدا دەنێن لەسەر خرێلە پێشەوەش بە سەبری بازنەی شێوەی بازنەی وەکو دەستاری پێشان چێزانێن دەستار چییە چیاڵ چی دەست خۆش وەرە ئەی ئافەرین ئەڵڵای میم بەڕاستی ئەو کوردەواری زانی دەست خۆش فەرمووی تا دەستار لە کوردەواری گەنمیان دەهاڕی ئەوە لێ ئەو خرێلەکانش ینی وەک پانن ینی پانن ئیشان هاڕینە ئەوە ئەجا فلسەکە ئێمە لێوێ دادنین فلسەکە ئەوها دەیسۆڕێنین وەکو دەستاری بە سەبری دەیسۆڕێنین پاشان کۆتاشت لای پێشەوەشان پێشەوە شتی کەم لەگیرەبی بەڵام مەفروض ئەویش بە شێوەی ستونی بە ستونی ئەوەی دەکەین بەستوی بە سەبریش بە ستونی بە سەبری پێشەوەش بخانکەینەوە ئەوە ددانێکە تەم شاید پودی تووشی نەخۆشی بووە ینی ئەگە خزمەتی نەکەین و هاچی بەسەردێ بادەها دانەک هەندێک ساغیشە هەندێکیش تەماشاکە زەرد بووە بەڵام ساغیشە بەڵام پودوی هەموو ئیلتیهاب و نەخۆشیە ئەوە شەشی گرنگە لێرە ئەوە زۆر گرنگە ئەگە بڵێم 90 ئەگە پزیشکانی دکتۆری ددان ئەگەر پێڕێویکەن ئەوە هەڵەشی گەلە گەورەیە کە نابێ ئاو لە دەومان وەربکەین کۆتایی ددان ئەلە جێشی بەندیسێک باسم کردن ئێمە چ لەو ئەوی بکەین لەو هەموو کە فوشتەی باسم کرد مستەر بینی یەکسەر فڕیدا تەواو کۆتایی هاتەوە فڕی دەدەی و ڕاست بڕبوون و کەواتە نابێ کابرا 10,000 ئاوی لەدەی وەرەگا ئەم دیتیتم لە ماڵەشم جارێکی یعنی وەستەگەیتەوە فلۆرایدەکەت هەموو فەوتان تەواو نەما خۆی ئەمە ددان شوشتن بە ئاوش خاندێتەوە بەس ئەمە فلۆراید دانی خاین ناکاتەوە ها بۆ معلوماتتان فلۆراید بەس نالی میکرۆب بچی ددانت تێکدات فلۆراید لەناو ئەوەی هەیە لەناو هەموو معجونەشی دانیە هەر معجونەشی دانی فلۆرایدی تێدا نەبی زانستی نییە ئاگە بە وەرەقەشش بی هیچ چۆن نییە فلۆرایدەکانیش بە پیپی دەخندێتەوە لۆ منداڵ 800 لە گسکسکە 400 بەڵام هەتا 700 دەڕوە لۆ گەورە 1200 ئەگەر 1200 کەمتر بی سواتە ناکە بەس لەو گسکە دەبی پیپەکەی کەمتر بی ئەو فلۆرایدە کەمە دەشوین ئەگەر پاشان ئاومان لە دەومان وەرکرد کەواتە هیچ استفادە بەس زۆندار بڕخایەوە استفادەمان نەکرد کەواتە نابی لە کۆتایی داشوشتن بە هیچ جۆرێک ئاو لە دەوە وەرکی یەکسەر ئەوی لە دەوتا کە گوتمان ئەوشی دەستاڕی دەیهاڕی ئەوی لە دەوتا چەند جارێک تفی دەکەیەوە دوو لە ڕوتان فڕێ دەی و تەواو بڕبوون و هیچ ناخۆی بەس ها هەیە دەست پاش دانیشتی دەخوا ئەو ناوی غەڵەتە پاش دانی ناویستی بخۆین بە هیچ جۆرەك نابی لەبەرەوەی دیساش دەستۆ ناو کەلێندانمان تاوان ئان لە ڤیدیۆکان پیشان دەین بزانە میکرۆب چۆن لە کەلێندانەکانەوە چمان لۆ دەکا زائدا کالیشەمیش تێدایە ها معجون فلۆراید تێدایە بەس ڕۆژەشیە کالیشەمیش هەر تێدایە ئەوە گرینگە زۆر ئەوە ددانی مندارە چیە چیلایەتە
ئێستا لە ڤیددیۆی باز دەکەین ئەو ڤیددیۆیە باسی ئەو طریقێکە باسمان کرد هەڵەکانی دانشتن و ڕاستی دانشتن زانستانش باز دەکات. ئەو هەڵەیە تەماشاکە ئێستا زۆربەی خەڵک ئەواداشەوە ئەو هەڵەیە ناوی لە سەرێ لە خوارێ بەقەی خۆی دەست ئەو سێویستەوە سەری ئەوە هەڵەیە ئەوێ زەربشی لێدایە ئەوە یەکسەر چۆ ئاخری یەکسەر چۆ ئاخری خۆتخوا ئەو هەڵەیە ئێستا ڕێگا سەحیەکە پیشان دەدەین تەماشاکە یەکەم شت تەماشاکە وشی شەی لە ڕەجیدان لەو خوارێ ئەو ڕێگا ڕاستەکەیە کە بە جوانە دیوی ژۆری تەماشاکە نیوە بازنەیی تەماشای ڕاست لۆ دەرێ ڕاست لۆ دەرێ عینی ئەو لایەش لۆ دەرێ تەماشای ئەوە ئەوە پێشەوەی گوتمان پێشەوە ئەوە دەکەی عینی ئەو ڕێگا ڕاستەکەیە لە ڕووی پێشەوە باسی خێت دەکاوش گرینگە زۆر خێت یعنی یەک لەو شتانەیە کە بە فرسە دەرنایە ئەو خواردن و خواردمانیانی ناو دکەلێنێدانی عاسێ بووە جارە بە خێتیش دەرنایە چدایەوە ئەوە شێوەی خێت لێدانە زۆمیمەوە زۆر پێویستە هەموو ماڵەشی هەبی بە سەبری و بیزۆ پدوی عەزن نەدا کە گەیشتە ئەوەی کەمێک دەیجولێنی و لە بۆ دەڵەوە خاص پارچە گۆشت و مێوژ و ئەو شتانێک کە ئەوە دەکەون ناوی ئەوەی گەنمەشامی ئەو زۆر دەکەوتە ناودانی زۆر حاسەبی تاو نادە دەدەی زۆر بە کورتی بوو ئێستا ڤیددیۆی دووەم بە باسی ئەوەی دەکا کە وەکو چیرۆکێکە یان وەکو ئەوەکە کە منداڵێکە بدانی خۆی ناشۆ شێ خەونی دەبینی بە شێوە کە ئەوە دەبی گرنگی داین و دەرەکەوی ئەوە هەشتی شیرین دەخوا تاوان شتی شیرن یەک لە هۆیەکانە کە فعندما تكثر منها سوف تسبب لك التسوس أما عندما تنظف أسنانك فسوف تحارب التسوس طبعا هاشتاج أما بيخوين لددانمان باشان دەگۆڕێ بۆ شەکر میکرۆبیش حەزی لە شەکرە هیوایەتی شەکرە بیخوا پێ بژی یەکسەر دەیگۆڕی بە ترشەلۆک یەکسەر دەیگۆڕی بە ترشەلۆک کە بۆ ترش سەردان ئازا ئەو ئیش خۆش دەکات ئازا سەفسە دەیکۆری دەسی ئیش خۆی دەکات ئەو هیوایەتی ئەوەیە ئەوەش ئەو پۆستەرە قوتابخانەکانە گرینگە زۆر بیخینەوە ئیسفادەی باشی دەکەن ئەو شتانی باسمان کرد لێوێ هەمووی بەڕسم و بەوە باس کرایە بە شێوەیەکی جوان ڕێک ئێستا ئەو منداڵەدانی خۆی نەشوشت شتی شینی خوارد چوو خەوت ئەوە نووست ئێستا خەونەکەی دەبینی ئەو بەبیری هاتەوە کە پێشتر شتی شیرنی خوارد چوو نووست دانی نەشوشت لەبەرەوەی قەپاتە لەبەر شتی شیرن شەوێ زیاتر کار دەکات لەبەر ئەوەی ددانمان قەپات دەکەین لیگ نامێنێ کە لیگ نما یەکسەر دەوشک دەبی میکرۆب ئیش خۆی دەکات ئەو چە دکتۆری لە خەوێدا خەوەکەی دوو چە دکتۆری ئەوە ناو دەمیتی ها پڕی میکرۆبە کوگەمەی دەگەنە سەر داوان ناو دەوی
بەخەبەر ئێستا یەکسەر چوت دانیشتووشت نەمەوەی زانی شتێکی هەڵی کردیە ئەو جارە لە باتی ئەو شتاوەکان خواردنەشرینەکان میوەی خوارد کەواتە میوە سوود بەخشە لە دانمان وە گرنگترین میوە لە بۆ دان خاوینکردنەوە چێ زین چییە؟ سێو ئەی دووەم چییە؟ نەخیر نانانە باشە وس بت بابە جێزەرە باشە جێزەر زۆر دانی خاوین دەکاتەوە لەوەی ڕقە بەڵام سێو ئێستا ئەو سێوە ئەو شێوە خواردنەی کە بە چەقوی دەخورێت تامی نییە بەڵام مادەگە زۆر ڕقبی دەنا بە ئەوەی بخۆی دانت نیوە خیان دەبتەوە بە تایبەتی شەوان جێزەرمان نییە وەڵام سێ وەستا ئەوە سێمان لەو هیناینە باشە هەر سەعیر شتەکە باشە چارشکی ئینشەڵڵا طبعا بێک ڕۆژ و دووش ئەو ددانە ئەوە نابی برێن کاری لێ بکە یەکەم جار میکرۆبەکە لەسەر مینای باشە بەشی دەرەوە مینای دەخواتن ئەجا دەگاتە ئاچ ئەجا دەگاتە ڕەگیدان کەوشی گەیشتە ڕەجیدانی ئەوەزە دکتۆری دانی ژان دەکا لێدا طبعا ددان ئاگدار بە کوردەواری پندش جوانی هەیە دەرێ ددان هێشان گیان چێشان یعنی بریتە ڕێزی ددان چێشانی لەبەرەوەی نەفرم دیتە لە بە ددانی گریایە باشە یەک لە ژانە طبعا هیچ ژانێک ناگاتە سوستان و کلیەی طبعا ئەوە زۆر دێشنەوانە بەڵام ددانی جێک لەوانەیە هیچ ژانێک نەبگاتە سوستانی هیچ ژانێک کلێژ نایگاتێ سوستان گەلک دێشی بەڵام یەک لەو ینی لە ددان هێشانیش گەلک بە ئازارە لەبەوەی ئینسان هەیە گریایە منداڵ هەدەگریە هیچ منداڵ دیتە شێ نەویستە گریایە بەڵام گەورە دیتە گریایە هەر گەورەم دیتە گریایە لە بە دانیشارێ نابی ئەوەش دەبی دکەین سیواکردن نابی بکەین چونکە ڕەزامەندی خوای تێدایە فەرمودەی لەسەرە دووش وە سوود و کەلکە بۆ دانمان و تام و بەرامەی خۆشی بە دانمان دەبەخشی ئەوە زۆر گرنگە ئەوە دانی خۆی خایان دەکاتەوە بە شێوەک بە خێتی کاتە خێتی دا و بەکاردێنین طبعا خێت لە مارکەتەکان گەلێک زۆرە کاتێک بەکاردێنین هەموو خواردنێک باشە هەر سێژەم باشە هەر سێژەم کە ئەتوو خواردن خوارد یەکسەر پاش ناخواردنیت بخێتی بەکاربێنی لەبەرەوەی پاشماوەی خواردن لە کەلێدانەکان بەجێدەمێنی ئەوە بەجێنی زۆر و پێش نووسنیش زۆر گرنگە باشە هەر پێش نووسن گەلێک گرنگە کە دانمان شوشت پێویستە یەکسەر خێتی بەکاربێنین چونکە هەندێک شتێ بە فرچەی دەرنایە باشە نانای بابا خێتی ئەوە هەیە خێت هەیە لەناو مقەبە ئەوە چیە ڕایەژێشی لە مارکێتەکان زۆرە باشە برێ خێتی ئەسنانی هەنووسراشە بە عەرەبی لەسەری خێتی ئەسنان زۆر گرینگە ناڵا دای مەشی نای بابا یەکەم تاقیم نییە دووش ئەو مادەی تێدا نییە ئەو مادەی نانعی تێدایە مادەی بۆن خۆش تێدایە تاقیمە خاوێنە دەستوێنە کەوتی بەس دەست خۆتە ئەو گرنگترە بە هیچ جۆرەك داوی درمان و شە بەکانێن باشە چون ئەو لۆ شتێ دروستکرایە ئەو دروست نەکرا لۆ دانی احتیمال هەیە زەر بەدانتان بگەینی باشە بە ئەوە تەماشاکە دانەکە کلۆر بووە ڕەش بووە لە تەنیشتی دانجاریەوە لەسەری ئەوە نابی لە تەنیشتەکانەوە ڕەش دەبی کلۆر دەبی ناچارە دوکتۆر لێرە ئێستا ئەوە دەبی دەمارەکەی ببڕی ئازا پڕیکاتەوە ئەوەش مەسەفی زۆر دەچی ئەوە ددانەکە تەماشای چیلایەتە و زۆر ناڕێک بووە لەوەی خزمەتی نەکردیە ئەوە منداڵەکە تەماشا هەند ئیتمان بەدای نەدا طبعا دانیشی لێ گوتمان ئیتمان پێ بدەی زۆر میمە لۆ هەمیشەیی باشە لەبەرەوەی ئەو منداڵە هەر شتی ڕق زۆر خەتەر پێ بشێن باوە نەکەن بە هیچ جۆر دانی خۆتان شتی ڕق پێ بشێنن بەڵێ بیبسی پڕی شەکرا هەر ئەسڵەن بیبسی هیچ فەرقی نییە لەگە شەکری بخۆی لەبەری پاشان هەموو دەوت لە دەنیشی ئینشەڵڵا هیواداری سوودتان لێگان بێت لەو باسنە